دوای لەشکرکێشی تورکیا بۆ سەر کوردەکانی سووریا ناڕەزایی خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستاندا بەردەوامی هەیە و لە نوێترین فۆرمی ناڕەزاییشدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەستیان کردووە بە بایکۆتکردنی کاڵا تورکیەکان. هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەستاون بە کەمپینێکی بەرفراوان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ بایکۆتکردنی کاڵای تورکی و لە ماوەی تەنها چەند ڕۆژێکدا گروپەکە بووەتە خاوەنی 100,000 ئەندام لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. هاوڵاتیان پێیان وایە بەکڕینی کاڵای تورکی ئەبنە پاڵپشتێک بۆ ئابووری تورکیا تاکو لە جەنگ دژی کوردەکان بەکاری بهێنێتەوە و بەو مەبەستەوە هاوڵاتیان کاڵای تورکی بایکۆت ئەکەن. ڕابەر ئەحمەد پزیشکە و لە نۆڕنگەیەکدا وەکو یاریدەدەر کار دەکات. ئەو دەڵێت لەم چەند ڕۆژی ڕابردوودا هاوڵاتیان داوای لێ ئەکەن کە دەرمانی تورکیان نەداتێ. بەحەقەت ئەم چەند ڕۆژەی دوایی بەتایبەت ئەم 3-4 ڕۆژەی ئەخیر ئەو نەخۆشانەی کێن تایەتی زۆریشی تایە کە داواکات ئەگەر شەریکەکەی تورکیە و ئەکرێت بۆم بگۆڕی بە شەریکەیە کە باشتر بێت و هەمان دەرمان بێت بۆم بگۆڕی کێشە نییە کە بەڕاستی ئەمە لە نەخۆشە دەگمەنە ئەم شتانە چونکە هەمیشە داوای ئەوە ئەکات دکتۆر چ دەرمانێکی بۆ نووسیوم تکایە بۆم مەگۆڕە. بەڵام ئەم چەند ڕۆژەی ئاخیر دیارە خەڵکی ئەوەندە تووڕۆ بێزار و تەنگەتاو کردووە سەبارەت بەو بابەتەی ڕۆژاوە کە ئەڵێ بۆم بگۆڕی بە شەریکەیەکی تریش بەڵام هەمان دەرمان بێ هیچ کێشەم نییە و چەند کەسێکی تریش هاتووە بۆ ئێرە سەیری دەرمانەکە ئەکات وای لاتۆ ئەزانی نانی بۆچی سەیریەکات. جاران ئەگەر سەیری دەرمانەکەی بکردایە بە دڵنیاییەوە بۆ ئەکسپایرەکەیەکە ڕابزانانی ئەکسپایرەکەی نزیکەیان ئەکسپایرەکەی دوورە بەڵام کە ئێستا سەیریەکە ئێمە خۆمان ئەکسەر ئانێڵین نامەترسە تووشی نییە. ژیرفوئاد فرۆشیارێکە لە شاری سلێمانی و خاوەنی مارکێتێکە بۆ کەرەستە و پێداویستیەکانی خواردن و خواردنەوە. ئەو دەڵێت لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچەو خەڵک کڕینی کاڵای تورکی ڕەت دەکەنەوە بەڵام پێویستە جێگرەوەیەک بۆ کاڵە تورکیەکان بدۆزرێنەوە کە لە ڕووی چۆنیەتی و نرخەوە باش بێت. وردە وردە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونەوە حاڵەتە زیاترە مەسەن ئەپرسیاڵێ ئەمە کوێیەکە ئێماڵین تورکیە دایانێتەوە و ئەتر ئەگەر هیچ شتێکی ئینی دەست نەکەوێت غەیری تورکی بێ هیچ ناکرە و ئەڕاتە دەرەوە. هەر بۆ نمونە هێلکە کە بەسیترین شتە ئەگەر هێلکەی تورکی بەکاربێنین ئێمەکە لە تورکیاوە هاوکاتە هەرزان بوو تەبەقی بە 3000 بوو ئەگەر مەقابلی کوردی بکەینەوە بەو 3009 هێلکەی کوردیە کرد. لەبەرەوە ئەگەر نەیە لە تورکیاوە هێلکە زۆر گرانە بێتوان بەم تەبەقی ڕابەرەوە 8000 9000 لە بەرامبەر کوردی ڕۆژێکی کەم بەرهەمیە هێلکەی کوردی زۆر بەرهەم نایە قەیران دروستە بێ بۆ بەسیترین شتەکە هێلکەی. وا دیارە ئەو هەڵمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەست بە کڕینی کاڵای تورکی دەستیان پێ کردووە کاریگەری هەبووە. لاوەند مەموندی سەرۆکی یەکێتی کۆمپانیەکانی گەشتیاری و فڕۆکەوانی ڕایگەیاندووە کە ڕێژەی چوونی گەشتیاران بۆ تورکیا 74% کەمی کردووە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.